ڕۆژی هەینی کەسێک لەسەر شەقام فرۆشتی و دوورە لەگەڵ دابوونەریتی کۆمەلگا و ئەو جۆرە شتانە کە داخل دەکرێتن لەگەڵ با بڵێن بار و شتیوا داخل دەکرێتن ئیجراعاتی پێویستیان بەرامبەر دەگیرێتەوە. یاریەکە تەبعاً لە بەدواداچوونێکی پایتەخت میدیاکە ئێمە وەکو دەستگای میدیای پایتەخت وەکو یەکەمین دەستگا بەدواداچوونمان بوو کرد پاشەوەی کە هاوڵاتیەک پەیوەندی پێوە کردین کە بابەتێکی لەم شێوەیەی کڕیوە کۆمەڵێک دەستەواژەی نەشیا و وێنەی نەشیاوی لەسرە لە بازاڕی هەولێر کڕیوێتی. ئێوە وەکو قایمقامی قەزای ناوەندی هەولێر چی ئیجراعاتێک دەگرنە بەر ئایا ئەم بابەتەتان پێگەیشتووە بەدواداچوونتان بووی کردووە یان نە؟ دێمە دوای ئەوەی کەەوە ئاگادار کراینەوە ئەو جۆرە یاریە هەبووە لە ناو شاری هەولێرکەوە فرۆشایە چەند کەسێک کڕیویان ئێمە ڕاستەوخۆ بەدواداچوونەکانمان دەست پێ کرد. ئێستا هاوڵاتیان دڵنیا دەکەین ئەو جۆرە یاریە نییە، یاریەکە کە ڕۆژی هەینی کەسێک دیارە لەسەر شەقام فرۆشتی و چەند کەسێک کڕیبووی، بەڵام ئەوە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراونیە کە دوورە لەگەڵ دابوونەریتی کۆمەلگا و ناگونجێتن. بۆ ئێمە بەدواداچوونەکانیشمان بەردەوامە چ لە ڕێگای لیژنەکانی قایمقامیەت بی لیژنەکانی چاودێری بازرگانی بیتن هەموو لیژنەکانی تر ئەو کەسانی کە ئەو جۆرە یاریانش هەوڵ بدەن بینە ناو بازاڕەکان ئیجراعاتی پێویستیان بەرامبەر دەگیرێتە بەر. بەس پێتان وایە ئەم جۆرە بابەتانە بە هەلە و لە ڕێگەی ئەو بازاڕ ئۆنلاینانە دێنرێنیان ئەوە تا بەمە بەس هێنراونەتە ناو کۆمەلگا دەیانەوێت شیرازەی کۆمەلگا تێک ئێمە هەموو شتێک کە لەگەڵ با بڵێن کۆمەلگا نەگونجێ لەگەڵ دابوونەریت نەگونجێتن ئەکێت ڕێگەی پێنادەین. یاساکانیش بە ڕاشکاوانە باز دەکەن بە پێی یاساش مامەڵە لەگەڵ ئەو کەسانە دەکەین، بەڵام زۆر جار ئەو جۆرە شتانە کە داخل دەکرێتن لەگەڵ با بڵێن بار و شتیوا داخل دەکرێتن هەوڵ دەدرێ بفرۆشتەوە، بەڵام ئێمە لە ماوەی ڕابردووش دەستمان بەسەر زۆر شت داگرتووەکەوە لەو جۆرە با بڵێن کەلوپەلانە بووە، بەڵام بە پێویستمان نەزانێ ئێمە دەری بخەین و یاخود بە خەڵکی نیشان بدەین. بۆیە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کەوا ئیجراعاتی پێویست لە ڕابردووش گیرایتە بەر و هەر کەسێکی هەوڵ بدا ئەو جۆرە یاریانە یاخود ئەو جۆرە کەلوپەلانە لە بازاڕەکان بفرۆشی ئیجراعاتی لەگەڵ دەکرێتن. بە دواداچوونەکانی ئێمەش بەردەوامە و دەستخۆشی لە دەستگاکانی ڕاگەیاندنیش دەکەین کە بە بەردەوامی هاوکار بووینە لەگەڵ تیمەکان و لەگەڵ لیژنەکانی ئێمە بۆ دۆزینەوەی ئەو کەسانەوە یاخود ئەو جۆرە شتانە. بەس ئیجراعاتەکان چی دەبن لەگەڵ ئەم کەسانە ئەگەر بەمە بەست ئەم جۆرە کارە ئەنجام ئیجراعاتەکان بە پێی یاسا دەبی وەکو باسم کرد هەر شتێک کە نەگونجێ لەگەڵ دابوونەریتی کۆمەلگادا یاسا سزای بۆ داناوە بە پێی ئەو یاسانی لە بەردەستدایە سزای دەدەین. ئێوە دڵنیاییەک بە خەڵکی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی شاری هەولێر دەدەن بۆ ئەوی ئەم جۆرە کارانە ئێوە ڕێگری لێ دەکەن و لیژنەکانی چاودێری بەدواداچوون بەردەوام چاودێری بابەتەکە دەکەن تاوەکو بگەنە ئەو سەرچاوی کە ئەم بابەتانە لێ هێنراوە هەرێمی کوردستان یان نە؟ ئەکید ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کەوا بەردەوام دەبین لە بەدواداچوونەکانمان لە پشکنینەکانمان. تەنها ئەوەی ئێمە لە هاوڵاتیان داوا دەکەین هاوکاریکردنی لیژنەکانە لە هەر شوێنێک تێبینی هەر حاڵەتێکی وایان کرد ئاگادارمان بکەنەوە بە زووترین کات ئێمەش لیژنەکان دەنێرینە ئەو شوێنانە. پێم وابێت ئەمڕۆ لیژنەکانتان دەرچوونە بۆ نێو بازار بۆ ئەوەی چاودێری بابەتەکە بکەن. وەکو باسم کرد بەدواداچوونەکان بەردەوامە و ئێمە هەر دوای ئەوەی کە ئاگادار کراینەوە لەو حاڵەتە لیژنەکانمان دەرچوانگە، بەڵام خۆشبەختانە هیچ شتێک لە بازار نییە لەو جۆرە یاریان هێستا.